پێشەنگاکە هەر لە کاری دەستی و ڕەسم و ئیشی بڵێم ئەو مۆزەخانەکە بڵێم لەگەڵ کوردەوە خواردنە کوردەواریەکان ئەمانە ئێمە بڕی تقریبان 150 تەلەبەمان هەیە کە ئەو 150 تەلەبەش یعنی ئیشی زۆریان کردووە ڕسمی زۆریان کردووە 150 تەلەبە بۆ هۆڵێکی ئاوا گەورە سێ پۆ دوو پۆلیشیانیەکەن ئیشەکانیان زۆر جوانە. من ئەمڕۆ لەم پێشەنگایە بەشداریم کردووە لە پێشەنگ وێنەم کێشاوە هیوادارم هەموو ساڵی ئەم پێشەنگایە لە قوتابخانەکەمان بکرێتەوە بۆی بەهرە و توانای هەموو قوتابیان دەربکرێت. فستیڤالانە زۆر گرنگبوون بۆ نەتەوەی کورد چونکە کۆمەڵێک کەسەنە کە نازان کللتوری کۆن چۆن بووە وە پێویستە هەموو کەسێک ئاشنا بێت بە کللتوری کوردی. ئەم پیشانگەیە بە زۆری ئەم کەلەپوری کوردەواریە ئەو یەک دووش ناساندنی ئەو خوێندکارانەوە ناساندنی ئەو نەوەیە بەم شتە کەلەپوری کوردەوارانە کە تاکو ئێستا لەوانەیە گەلێکەبی ئەو شتانەیان نەدید بێ و ئێستا عەرزمان کردینە و زۆربەی پێ ئاشنا بووینە. فستیڤاڵی شار کە چەندین گەنجی دەستڕەنگینی شار خانمانی دەستڕەنگین توانیانە ئەمڕۆ بەهرە و توانای خۆیان بەدەر بخەن. بە کۆمەڵێک خواردن بەشداریم کردووە وەکۆی بینن کوبا و یاپراک لەگەڵ کۆمەڵێک جۆری مقەبیلات زایدەن قەرەخەرمان و ترشیات ئەو پڕەپاری کە دەستمانەکەوێت بڕێک لە پارەکەی بۆ خەستخانەی هیوا بێ